داره رادیو دنگی گل دنگی توی هاواتیا کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گل بە یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە 41 مانگە لەژێر بارودۆخی سەختی گۆشەگیری ئیمڕاڵیدایە و هیچ زانیاریەک لەبارەیەوە بەردەست نییە. پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدە سەردانی داواکاری گشتی کۆماری لە بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمڕاڵیان کرد. پارێزەران سۆزان ئەکیپا، ئیبراهیم بیلمەز، عومران ئەمەکچی و چەنگیز ڕەکلی بۆ ئەوەی بتوانن موەکیلەکەیان بەڕێز ئۆجەلان و هەروەها زیندانیانی دیکە لە زیندانی ئیمڕاڵی عومەر خەیری کونار و حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش ببینن داواکاریان پێشکەش کرد. هاوکات لەگەڵ بڕیاری قەدەغەی چاوپێکەوتن کە لە 8 ساڵی کۆتاییدا لە بەرامبەر ڕێبەری گەلی کورد بەڕێوە دەچێت بەلایەنی کەمەوە بۆ 13 جار قەدەغەی چاوپێکەوتنی 6 مانگا لەگەڵ پارێزەراندا دراوە. هەپەگە بڵاوی کردەوە 4 کامیرای موبیس و پێگەیەکی سەر بە سوپای داگیرکەری تورکیان تێکشکاندووە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە دەربارەی چالاکیەکانی گەریلا بەم شێوەوە دەدوێت. لە ناوچەی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە 28 تەمووز کامیرای موبیس کە سەر بە داگیرکەران بووە لە ناوچەی بەرخۆدانی گردی ئامێدی بە تاکتیکی قەناسە بەدەستەکان لە ناوچووە. لە 29 تەمووز لە ناوچەی بەرخۆدانی گردی ئامێدی چەکی نیمچە ئۆتۆماتیک لە دژی داگیرکەران بەکارهێنراوە و پێگەیەک لێدراوە. لە 28 تەمووز کامێرای موبیس سەر بە داگیرکەران بووە لە ناوچەی بەرخۆدانی گردی بەهار بە تاکتیکی قەناسە بەدەستەکان لە ناوچووە. هەروەها لە ڕۆژی 28 تەمووز هێزەکانمان لە ناوچەی بەرخۆدانی گردی دەستێوەردانیان لە هێلیکۆپتەرەکان کردووە کە لە هەرێمی بەرخۆدانی گردی بەهاردا لە جوڵەدا بوون. لە 29 تەمووز بە تاکتیکی نیشانەشکێنی کامێرایەکی چاودێڕی داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهاردا تێکشکێنراوە. هەروەها لە 29 تەمووز بە تاکتیکی نیشانەشکێنی کامێرایەکی چاودێڕی داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM تێکشکێنراوە و هێرشەکانی سوپای داگیرکەری تورک بەم شێوەیە. ڕۆژانی 27 و 28 و 29 و 30 تەمووز ناوچەی نەورۆزی، ناوچەی قەندیلە، جارێک شەهید هاوار، شەهید شەریف و سنێن و ناوچەکانی دەڤەری خواکورکی 12 جار، شەهید ئەسڵان، زیفکێ، زەنگیل، یەکماڵێ، سپێندەرە و کانی سەرەکی ناوچەکانی دەڤەری گەرێ 6 جار بە گشتی 25 جار بە فڕۆکەی جەنگی بردومان کراون. لە 27 و 29 تەمووزدا ناوچەی بەرخۆدانی گردی جوودی و ناوچەی خواکورکی، ناوچەی شەهید دەلیلی لە ڕۆژاوای زاب لەلایەن هێلیکۆپتەرە هێرشبەرەکانەوە بردومان کراون. ڕۆژنامەی یونگەویڵیتی ئەڵمانی راپۆرتێکی وردی سەبارەت بە نامەی 69 خاوەنی خەڵاتی نوبێل بڵاو کردەوە. جێئاماژەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا 69 براوەی خەڵاتی نوبێل لە بوارە جیاوازەکانی وەک ئاشتی، ئەدەب، فیزیا، ئابووری، کیمیا، فیزیۆلۆژی و پزیشکی، نامەیەک بۆ سەرۆکی لێژنەی وەزیرانی ئەنجومەنی ئوروپا، نامەیەک بۆ سەرۆکی CPT و نامەیەک بۆ سەرۆکی دادگای مافی مرۆڤی ئوروپا لە ساڵی 2019 و هەروەها نامەیەک بۆ کۆمیساریای باڵای مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان ناردووە. ئەمەش سەرنجی ڕۆژنامەکانی ئوروپای ڕاکێشاوە. هاواڵەکە بە ناونیشانی بانگەواز بۆ ئۆجەلان بکە لە ڕۆژنامەی ئەڵمانی بڵاو کرایەوە. ڕۆژنامەکە بە وردی باسی لە 69 خاوەن خەڵاتی نۆبێل و بەرهەمەکانیان کردووە. هەواڵی یونگەویلیت بەم شێوەیە دەست پێ دەکات. براوەی خەڵاتی نوبێل نیگەرانی خۆیان دەربڕی بەهۆی بارودۆخی ئیمڕاڵیەوە و دەڵێن بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری گەلی کورد 25 ساڵە لە دوورگەی ئیمڕاڵی ڕاگیراوە و هەروەها مافی بینینی پارێزەران و بنەماڵە و کەسانی دیکەی پێنادرێت. بۆیە داوایان لە یەکێتی ئوروپا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردووە. هەروەها ڕۆژنامەکە بە وردی باسی نامەی براوەی خەڵاتی نوبێل بۆ دامەزراوە نێودەوڵەتیەکان دەکات. لە کۆتاییدا دیاری کراوە کە 69 خاوەنی نوبێل داوای ئازادی بۆ ڕێبەراپۆ دەکەن. یەکێتی گەنجانی ئیزەدیخان و یەکێتی ژنانی گەنجی ئیزەدیخان لە دەیەمین ساڵی فەرمانەکەی سەرشەنگال لە پەیوانێکیان بە
بە مەشخەڵیان ئەنجامدا و گیان بەقراوانی فەرمانەکەیان یاد کردەوە. ڕێپێوانەکە لە گوندی کۆلکە لە سەرچیای سەردەشتی شنگال تا گۆڕستانی شەهیدان بەرخۆدان و دڵگەش بەردەوامی بوو. لە چالاکیەکەدا سەباح شنگالی ئەندامی یەکێتی گەنجانی زەدیخان لێدوانێکی خوێندەوە. وتی وەک گەنجانی زەدی گەیشتونەتە ئەو ئاستەی کە تێدەگەین کێ خیانەتی لێ کردوین و بووەتە هۆی فەرمانەکە. ئێستا کە شنگال هێز و ئێرادەی خۆی هەیە هیچ دوژمنێک ناتوانێت دەسەڵاتی خۆی بەسەر گەلەکەماندا بسەپێنێتەوە. لە درێژەی بەیاننامەکەدا هاتووە ئێمە وەک گەلی ئیزەدی بە ناسینی بیرۆکەی ڕێبەراپۆ هێزی خۆمان دۆزیەوە و لەسەر بنەمای خۆ بەڕێک خستن خۆمان پەروەردە کردووە. لەوە تێگەیشتوین لە دەرەوەی شنگال ناتوانین بە پێی بیر و باوەڕمان بژین. بوون و نەبوونمان لەسەر ئەم خاکەیە، ئەو خاکەیە کە بە ڕەنج و خوێنی شەهیدان بەرهەم هاتووە. بەیاننامەکە بە وتنی دروشمی شەهیدان نامرن و بژی بەرخۆدانی شنگال و بمرێ خیانەت کۆتایی هات. لەسەر فەرمانی پەدەکە بە تۆمەتی ئەندامبوون لە پەیەدا 3 ساڵ سزای زیندانی بەسەر سلەیمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوزدا سەپا. ئەم بڕیارە هەرزوو لەلایەن ڕێکخراوەکانی داکۆکیکار لە مافی ڕۆژنامەنووسانەوە ڕەت کرایەوە و بە بڕیارێکی نادات پەروەری لە قەڵەمدرا. سلەیمان ئەحمەد ئیدیتۆری ڕۆژنیوزە و 280 ڕۆژە لەلایەن پەدەکەوە ڕفێنراوە. نەریمان ئەحمەد پارێزەری سلەیمان دەرباری سزاکە دەڵێ دەبوایە بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس سلەیمان ئەحمەددا بکرایە، بەڵام بە مادەی 1 ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی هەرێمی کوردستان بە تۆمەتی ئەندامبوون لە پارتی یەکێتی دیموکرات پەیەدا بۆ ماوەی 3 ساڵ سزای زیندانی بەسەردا سەپێنراوە. دانیشتنی دادگایەکە بە توندی بەڕێوە چووە، تەنانەت سەرەتا ڕێگە بە پارێزەرانی سلەیمان ئەحمەد نەدراوە کە بەشداری دۆسیەکەی بن، دوجار لەژێر فشاردا توانیان بەشداری بکەن. هەر لەم بارەیەوە لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا جاویدان کەمال نوێنەری پارتی یەکێتی دیموکرات پەیەدا ڕایگەیان ئەو تۆمەتانە ناڕەوا و نایاساییە. داوای هەڵوەشاندنەوەی ئەو سزایەی کرد کە لە دژی سلەیمان ئەحمەد دەرچووە و داوای کرد سەر لە نوێ بە دۆسیەکەیدا بچنەوە. ئاماژەیشی بەوە کردووە تۆمەتبارکردنی ڕۆژنامەنووس سلەیمان ئەحمەد لە ئەندامبوونی لە پەیەدا و سزادانی دوورە لە هەموو بەهایەک و پێویستە پەدەکە لەم بارەیەوە ڕوونکردنەوە بدات. لەلایەکی تریشەوە فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسەرانی سربەخۆ ناسراو بە ڕۆنووس بە توندی سەرکۆنەی بڕیاری سزادانی ڕۆژنامەنووس سلەیمان ئەحمەدی کرد و ڕایگەیان کە سیاسیەکان لە ژێر سێبەری دادگادا پلانیان بۆی داڕشتووە. هاواشیان کردووە لە هەموو تێژەکان کە هەڵمەتێکی فراوان بۆ پێداچوونەوە بە بڕیارەکە ڕێک بخەن بۆ ئەوەی ڕێگە نەدرێت سیستەمی دادوەری بۆ خواستی حزبی و ئەجندای دەرەکی بەکاربهێنن. هەل لەسەر ئەم مژارە ڕێکخراوی جاسنە بۆ ئازادی بیر و ڕاو میدیا ڕایگەیان ئیدانەی ئەو بڕیارە نادات پەروەرە دەکەین و بە هەوڵی بەردەوامی سەرکوتکردنی کای ڕۆژنامەنووسی دەزانین. ڕێکخراوی جاسنە باسی لەوەش کردووە سزادانی ئەم ڕۆژنامەنووسە لە کاتێکدایە کە پێشتر چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوخۆیی ڕەخنەی توندیان لە دەسەڵاتدارانی هەرێم لەسەر دۆسیەی سزادانی ڕۆژنامەنووسان لە دەڤەری بادینان گرتووە و حکوومەتی هەرێمیش بەڵێنی چارەسەرکردنی ئەو دۆسیەی داوە، بەڵام دۆخەکە هیچ نەگۆڕاوە و جگە لە سزادانی سلەیمان ئەحمەد لە ڕۆژانی ڕابردوودا چەندین ڕۆژنامەنووس دەست بەسەر کرابوون کە بە مەبەستی ڕووماڵکردنی هێرش و داگیرکاریەکانی تورکیا سەردانی ناوچەکانیان کردبوو. لەسەر دۆسیەی سلەیمان ئەحمەد دەمێنینەوە فەرمانگەی چاپەمەنی بەڕێوەبەری خۆسەری دیموکراتیکی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا پێویست بە سزادانی سلەیمان ئەحمەد ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردوێتەوە. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە کراوە ڕفاندنی سلەیمان ئەحمەد لەلایەن پەدەکەوە پێشلکردنی یاسایە و دەڵێت ڕاگررتنی سلەیمان ئەحمەد لە دژی یاسایە، چونکە بە پێی یاسا مافی کەسی دەستگیر کراوە دوای 24 کاتژمێر چاوی بە پارێزەرانی بکەوێت. لە درێژەی ڕاگەیاندراوەکەدا هاتووە سەردانیکردنی هاوڕێمان سلەیمان ئەحمەد بۆ ڕۆژاوای کوردستان یاساییە، بۆیە ئەو سزایی بەسەردا سەپێنراوە نایاسایی و ناڕەوایە و لە دژی یاسا نێونەتەوەییەکانی تایبەت بە ڕۆژنامەنووسانە. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا بانگەوازی بۆ ئازادکردنی سلەیمان ئەحمەد دەکرێت و دەڵێت داوا لە دامەزراوە نێونەتەوەییەکانی پێویست بە پاراستنی مافی ڕۆژنامەوانان دەکەین بۆ ئازادکردنی سلەیمان ئەحمەد دەستێوەردان بکەن. هەروەها کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسانی ئەمریکی بۆ بەرگریکردن لە ڕۆژنامەنووسان ڕایدەگەنێت ئەو تۆمەتانەی ئاراستەی سلەیمان ئەحمەد کراون تەنیا هۆکارێک بوون بۆ تۆڵەسەندنەوە لەو ڕۆژنامەنووسە. داواش لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکات سلەیمان ئەحمەد ئازاد بکەن.
کاردانەوەکان بۆ کوژرانی یاریچایکی سنوورەکانی هەرێمی کوردستانی بڕیوە و دوو ڕۆژنامەی بەناوبانگی عەرەبی باس لە ڕووداوەکە دەکەن و یەکێکیان دەڵێت هاوشێوەی کوژرانی محەممەد بوعەزیزی عەرەبانچیەکەی تونسە کە بەهۆیەوە شۆڕشی بەهاری عەرەبی سەری هەڵدا. ڕۆژنامەی العەرەب لە راپۆرتێکدا باسی لەوە کردووە کوژرانی یاریچایکی وە بیرهێنانەوەی تارمایی محەممەد بوعەزیزی ئەو گەنجەی کە لە داخی هێزانیەکان خۆی سووتاند. دواتریش بەهۆی ئەو ڕووداوە شۆڕش لە تونس دەستی پێکرد و گواسترایەوە بۆ وڵاتانی عەرەبی و ناونرا بە بەهاریەی عەرەبی. لەلایەکی دیکەوە ڕۆژنامەی شەرق ئەوسەتی سعودی باسی لە ڕووداوی کوشتنی یاریچایکی کردووە و دەڵێت ڕووداوەکە ناڕزایەتێکی گەورەی جەماوەری لە سلێمانی دروست کردووە. هاوکات دەڵێت ئەو گەنجە بە شێوەیەکی درەندانە کوژراوە و ڕاستەوخۆ و لە بەسەریەوە نراوە. لە بەردەوامی زنجیرە سەردانەکەی شاندی دەم پارتی و تەژە لە باشووری کوردستان ئەمڕۆ شاندەکە سەردانی یەکێتی ژنانی کوردستانیان کردو لەلایەن کافیە سولەیمانیەوە پێشوازیان لێکرا. شاندەکە جەختیان لەسەر بەهێزکردنی پەیوەندی ژنانی هەر چوار بەشی کوردستان کردەوە. لەو بارەیەوە سەیوان ڕوستەم ئەندامی یەکێتی ژنانی کوردستان وتی لەبارەی ئەوە گفتوگۆیان کردووە کە زیاتر هەوڵ بدەن پرسی ژنان و نەتەوە بەرەو پێشبەرن و هەموو کات دەزانن کێشەکانی ژنان لە هەموو پارچەکانی کوردستان وەک یەکە. هەروەها گوڵچان کاچماز پەرلەمانی دەم پارتی وتی لە کۆبوونەوەکەدا چەند پرسێکمان تاوتوێ کرد. گرنگترینیان پرسی ئازادی فیزیکی ڕێبەر ئۆجەلان تا بە شێوەیەکی ئاشتی و دیموکراتیانە چارەسەر بکرێت. وتیشی لەبارەی ئەو هێرشەی کە دەکرێتە سەر باشوور و بەشەکانی دیکەی کوردستان گفتوگۆمان کردووە. هەروەها بۆ بەهێزکردنی پرسی ژنان باسمان لەوە کردووە کە پێویستە پەیوەندی نێوان ژنان پتەوتر و بەهێزتر بکەین. لەلایەکی دیکەوە شاندی باکووری کوردستان سەردانی شاناز ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەنەکەیان کرد. هاوکات لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکە هیچ زانیاریەک نەخراوەتە ڕوو. پاش نیوەڕۆی دوێنێ ئاگرێکی فراوان لە دەقۆڵی جیاوازەوە لە دارستانی قەڵاتزێ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کەوتەوە و بەهۆیەوە چەندین داری سروشتی لە جۆری سنەوبەر و 85 دۆنم زەوی لە پوش و پاوان سووتان. سەبارەت بە ڕووداوەکە عەلی قادر و تەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕین ڕایگەیان لە دوای ئەوەی لە ڕووداوەکە ئاگادارکراینەوە سەرجەم بنکەکان خرانە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ کۆنتڕۆڵکردنی کە لە دەقۆڵی جیاوازەوە ئاگرەکە بە شێوەیەکی فراوان کەوتەوە. بەڵام بەهۆی فراوان ئاگرەکەەوە هەبوونی ڕەشەبایەکی بەهێز کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە زۆر سەخت بوو و لە دوای چەندین کاژمێر توانرا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. عەلی قادر هەروەها سەبارەت بە زیانەکانی ئاگرەکە ڕایگەیان ئاگرەکە زیانی گیانی نەبووە، بەڵام بەشێکی زۆر لە داری سروشتی لە جۆری سنووبەر سوتاون و هەروەها 85 دۆنم زەوی لە پوش و پاوان سوتاون. هەروەها عەلی قادر وتی بە تۆمەتیکردنەوەی ئاگرەکە 3 کەس دەستگیر کراون و لە ئێستاشدا لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەوامە. بە گوێرەی هەر سەرچاوە هەرێمیەکان سوپای داگیرکەری تورک بە پاساوی بوونی گەریلا لە گوندەکانی دەوروبەری جولەمێرگ لە ئامادەکاریدایە بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی بەرفراوان. کۆنسەی گشتی تەفگەری شۆڕشی یەکگرتووی ژنان کە بەدەها لە دژی بڕیارەکانی لە سێدارەدانی دەوڵەتی ئێران ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاوکردەوە و ئاماژەی بەوەدا ڕژیمی ئاخوندی ئێران بە زیادکردنی بوشار لەسەر کۆمەڵگەی ئێران خواستێتی ڕۆحی بەرخودانی گەل تێک بشکێنێت و دەڵێت ئەو کەسانە بەرامبەر ڕژیم سەردانانەوێنن و بەگیانی خۆیانەوە قوربانی بۆ ژیانێکی ئازاد و بەشکۆ دەدەن دەستگیر دەکرێن. هەر لە ڕاگەیاندراوەکەدا باس لە خەباتەکانی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی دەکات و دەڵێت ئامانجی هاوبەشیان لە دژی ڕژیمی ئاخوندەوە کۆیکردنەوە هەردوو ژنە شۆڕشگێر کە خواستی ژیانێکی ئازاد و یەکسانیان هەیە بۆ ئەم ئامانجەش لە دوای سەرهەڵدانەکانی ئێرانەوە ڕابەرایەتی بەرخودانێکی مەزنیان کرد. هەردوو ژنە شۆڕشگێر دەستگیر کران و سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا. لە ڕاگەیاندراوەکەدا بانگەوازی بەرفراوانکردنی تێکۆشان دەکەن و دەڵێن وەک چۆن ئەوەی هێزی خۆمان لە دژی سیستەمی سەرمایەداری بەسەردارەتی پیا و پاشبەڕۆ و فاشیستدا پیشاندا لەم ڕۆژدا بۆ لەباربردننی سزای لە سێدارەدان لە هەموو جێگەیەکی جیهاندا بەدەنگ هێز و چالاکیەکانمانەوە بە دروشمی ژنجیان ئازادیەوە گرد بینەوە و پڕژەی نەشەقام و کۆڵانەکان. ناوەندی چاودێڕی مافەکانی مرۆڤی سووریا ڕایگەیان سوپای ئیسرائیل بنکەیەکی هێزی ئاسمانی و بنکەیەکی سەربازی دیکەی هێزەکانی حکوومەتی شامی بە موشک بردومان کردووە. ئەو سەرچاوەیە ئاماژی بەوە داوە ئەو بنکە سەربازیە کە بە ئامانج گیراون لە دەوروبەری تەلجابیە و تەل
الحورانی ڕۆژاوای دەرعان لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە کراوە کە سیستەمی بەرگری سووریا بەرپرچی هێرشەکانی داوەتەوە دەربارەی زەرەر و زیانی هێرشەکە هیچ زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. دوای ئەوەی ئیسرائیل ڕایگەیان تۆڵەی هێرشی سەرگۆڵان دەکاتەوە کە حیزبوڵای لوبنانی بە ئەنجامدانی تۆمەتبار کردووە، هێڵی ئاسمانی فەڕەنسا و هێڵی ئاسمانی لوفتانزای ئەڵمانی ڕایگەیان گەشتەکانیان بۆ فڕۆکەخانەی بەیروت ڕادەگرن. لوفتانزا ڕایگەیاندووە تەواوی گەشتەکانی تاوەکو ڕۆژی 5 مانگی داهاتوو بۆ فڕۆکەخانەی بەیروت ڕادەگرێت. ئیسرائیل ڕۆژی یەکشەمبە هەڕەشەی تۆڵەسەندنەوەی لە حیزبوڵا کرد دوای هێرشێک کە با ڕاکێت کرایە سەر بەرزایەکانی گۆلان و بووە هۆی گیان لە دەستدانی 12 منداڵ و مێرمنداڵ. ئەم پێشاتە لە کاتێکدایە هێڵی ئاسمانی یونانیش لە ڕۆژی یەکشەمەوە گەشتەکانی بۆ فڕۆکەخانەی بەیروت ڕاگرتووە. هێڵی ئاسمانی میدڵیست کە هێڵێکی ئاسمانی ناوخۆی لوبنانە لە ڕاگەیاندراوێکدا دەڵێ بەهۆی کێشەی تەکنیکی گۆڕانکاری لە خشتەی گەشتە ئاسمانیەکان دەکات. گۆڵان ناوچەیەکی استراتێژیە و ڕووبەرەکەی 1800 کیلومترە، ناوچەیەکە خاڵی بە یەکگەیاندنی ئیسرائیل، ئوردون، سووریا و لوبنانە و لە 166.6 لەژێر کۆنتڕۆڵی ئیسرائیلدایە و ئەوەی دیکەش لەژێر دەسەڵاتی حکوومەتی سووریادایە. زیاتر لە 40,000 کەس لە بەرزایەکانی گۆڵاندا دەژین کە 25,000یان ئیسرائیلین. ئیسرائیل حیزبوڵای لوبنان بە ئەنجامدانی هێرشەکە تۆمەتبار دەکات و هەڕەشەی وەڵامدانەوەی توندی لێ دەکات. ئەو گروپەش ڕەتی دەکاتەوە دەستی لەو هێرشەدا هەبێت. لە ئۆکتۆبری زیادبوونی هەواڵەکانمان پێشکەش کردن، هەر شاد بن. هەرسەرۆکی کۆنسای ڕێڤەبەرا کەجێکی جەمیل بایەک دە بەرنامەیە تایبەت تێریشین داگیرکاریە دەوڵەتە ترک کۆمکوژیان دە دیرۆکا کوردستانی دە نرخاند و بالکشاندا لەسەر پیلانên دەوڵەتە ترکا داگیرکار سەر باشووری کوردستانی. دەوڵەتê dagirker ê qirkerê Tirk tam jî di vê dîroka da hicimeke pir mezin anî ser hereketê me gelê me. Li vê dîrokê dest pê dike hatta îro jî veya berdewam dike. Gelê Kurd jî îrol dijî vê îttifaka tekkûşîne dike. Vê rojevê û mijarê din ên rojevên